حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا دائم الترتيب. دیارە ئەمن وەکو بانخوازێک جگە لە کاری بانخوازیم کاری پاسیش دەکەم لە هاتوچۆ بە خوێندکاران دەکەم لە ڕێکخراوەکان و ئەو کۆمەڵە خوێندکارە خۆشەویستانەی کە لە پشتە منیشن لە یەکێک لە ڕێکخراوەکان دەوام دەکەن جگە لەوەی کە لەو شوێنەدا کۆمەڵێک قازانج و سوودی زۆر باشیان بینی و دەرسی زۆر باشیان فێر کردوون بەڵام وەکو هەستکردنێک بە بەرپرسیارەتی خۆم لەوەی کە ئەوەندە مودەیە کە کۆیان دەکەمەوە لەگەڵ مندان لە ڕۆژێدا بۆی ئەو کاتەمان بە فیڕۆ نەدەین لە ڕۆژانەدا هەستاوم بە ئەنجامدانی پێشبڕکەیەک بۆیان لەبەرکردنی سوورەتی نەبە کە سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار بەشێکی هەرە زۆری تەڵەبەکانم تەواوی سوورەتەکەیان لەبەرکرد بوو و بەشێکیشان نیوەیان و بەشێکی کەمیان هەبوو کە 5 ئاەت و 6 ئاەت هەتا 10 و 12 ئاەتیشی لەبەر بوو بێ و لە دوایشدا خەڵاتمان بەسەر ئەو خوێندکارە خۆشەویستانە دابش کرد و ئامانجیشمان ئەوەیە کە بڵین ئینسان لە هەر بار و دۆخ و کاتێک دابێەوە لە هەر پیشەیەک دابێت دەتوانێت گرنگی بە لایەنی دینی خۆی بدا و ئەوەی کە لە سەرەتی بیگەێنەوە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بیگەێنن ئەگەر ئاەتێکیش بێ بۆیە ئێمە لەژێر دروشمی زیندوکردنەوەی ئەو فەرمودێدا هەستاوین بە ئەنجامدانی ئەو پێشبڕکەیە. بشراك يوم رحيل ستفوز بالغفران يا قارئ الآيات في الجمع والخلاء. بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون. ڕۆژانە لەگەڵ مامۆستا ساڵح هاتوچەمان پێ دەکەم بۆ ڕێکخراوی شافعی و هەروەها شتی زۆر چاکمان فێر دەکەن لەم پاسەکە. ڕۆژانە دەگەڵ مامۆستا ساڵح هاتوچە دەکەین بە پاس هەروەها سوودێکی باشمان لێوەرگرتە بەدەم ڕێگا پێشبڕکەیەکی بۆ کردوینەوە کە لەبەرکردنی سوورەتی نەبە بووە. گوڵە جوانەکانم گوڵە خۆشەویستەکانی من دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەوەی لە هەتا کۆتایی ئەم سالاچیە لەگەڵماندا بوون ئەم پێشبڕکەیەدا ئەمڕۆ کۆتاییمان هێنا بە پێشبڕکەیەکە و یەکەم و دووەم و سێمیشمان دیاری کردو ئینشاڵڵا خەڵات بەسەر هەمووشتاندا دابەش دەکەین. تزهو بك السماوات وتنتهي